بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. خی گەورە سڵاوتان لەوێت بەڕێزان. وەزارەتی دارایی حکوومەت هێرێمی کوردستان پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکان سەبارەت بە پاشەکەوتی موچە ڕەت دەکاتەوە. لە مانگی ڕابردوودا ئەنجومەنی پارێزگاکان پرۆژەیەکیان ئاراستەی حکوومەت هێرێمی کوردستان کرد بۆ دانەوەی قەرزەکان لە پاشەکەوتی موچە، بەڵام ئەمڕۆ وەزارەتی دارایی ئەو پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی ڕەت کردەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، هەروە لە سەی سادق و ئومێد حەمعالی ئەندامی پەرلەمانی کوردستان، دواتریش لە هەولێرەوە ئازاد ئیکرام جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی بۆ دانەوەی قەرزەکان لە پاشەکەوتی موچە ڕەت کردەوە. دوایەوە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی و دووهۆک و نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجە لە دەی مانگی یەکی ئەم ساڵ لە سەرپرسی موچەی فەرمانبەران کۆبوونەوە و پرۆژەی ئاراستەی حکوومەت هەرێمی کوردستان کرد سەبارەت بە دانەوەی قەرزەکانی حکوومەت لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران. وەزارەتی دارایی و ئابووری حکوومەت هەرێمی کوردستان لە نووسراوێکی فەرمیدا کە ئاراستەی ئەنجومەنی پارێزگاکانی کردووە پرۆژەکە ڕەتەکاتەوە باز لەوە کات ناتوانن پرۆژەکە جێبەجێ بکەن. ناوڕۆکی پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکان بریتی بوو لە دانەوەی قەرزەکانی ئاو کارەبا و پێشینەکان لە پارەی پاشەکەوتکراوی فەرمانبەران لای حکوومەت. دوای پەیڕەوکردن و سەپاندنی سیستەمی پاشەکەوتی موچە بە شێوەیەکی نایەسایی لەلایەن حکوومەتی هەرێم، قەرزێکی زۆری موچەی فەرمانبەران لەسەر حکوومەتی هەرێم کەڵەکە بوو کە بە زیاتر لە 9 تریلیۆن دینار دەخەمڵێنرێت. دوای زیاتر لە ساڵێک لە سیستەمی پاشەکەوتی موچە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ وادەیەکی بۆ پێدانەوە بە سیستەمەکە و چۆنێتی دانەوەی پارەی پاشەکەوتکراوی موچەی فەرمانبەرانی دیاری نەکردووە. دوای سەپاندنی سیستەمی پاشەکەوت و کەمکردنەوەی موچەی فەرمانبەران بۆ کەمتر لە نیوە، حکوومەتی هەرێم باجی لەسەر هاوڵاتیان زیاد کرد، بەڵام ئامادە نییە ئەو بڕەپارەی پاشەکەوت کراوە وەک قەرزی ئاو کارەبا و پێشینەکان بەکاری بێنێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. کاکەزاد دەگە سەرتا لە بەڕێستانەوە دەستپێرێک پێ بکەین. زۆر سوپاس بۆمەوە دەبوونتان. هۆکاری چییە کە وەزارەتی دارایی پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی سەبارەت بە مەسەلەی بەکارهێنانی پاشەکەوتی موچەی فەرمان وەکو قەرز ڕەت کردەوە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان، بۆ بینەران و بۆ بەڕێز کاگەزاد و کاگومێت. شەوتان باش. دیارە ئەمەیە ینی بابەتەکە و پرۆژەی کە ئێستا لە ڕاستیە کە مەسەلەن وەزارەتی دارایی وەڵامی ئەنجومەنی وەزیرانی داوەتەوە، ڕاستەخۆ دیارە ئەو پرۆژەیە دەمەوێت بابەتەکە ینی ڕوونی کەمەوە بۆ هەم بۆ هاوڵاتیان نی هەرێمی کوردستان کە ئەو پرۆژەیە نییە کە هەرسێ ئەنجومەنی پارێزگاکان و نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجە پێشکەشمان کردبوو. پێش پرۆژەکەی ئێمە دیارەمە نەمەوێت بگەڕێمەوە بۆ سەرەتای ئەم پرۆژەیە لە ساڵی لە 12/4/2016 لە بڕیاری ژمارە 6 ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا ئێمە هەمان پرۆژەمان بڕیارمان لەسەردا بوو و لە 4 خاڵە ئاراستەی ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستانمان کردبوو. بەڵام بەداخۆ ئێمە وەڵامەکانمان تا ئەو کاتەی کە چوین بۆ پرۆژەیەکی تر ئامادەکەین لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم و نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجە وەڵامی خۆمان وەرنەگرتووە و هەمان پرۆژە لەوێ پرۆژەکان هەم ئاماژەمان پێکرد هەم وێنەشماندا بە ئەنجومەنی پارێزگای هەولێر و دووهۆک و نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجەش. کەواتە ئەو پرۆژەیە کە ئێمە لە دەی مانگ ئێمە کۆبوونەوەمان کرد، لە دەی یەکی 2016 کۆبوونەوەمان کرد لە بڵێن لە تەلاری ئەنجومەنی پارێزگای هەولێر، هەرسێ سەرۆکاتی لەگەڵ نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجە پرۆژەیەکمان ئامادە کرد کە پرۆژەکە خۆی لە 15 خاڵە ئەبینیەوە. ئەو پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکان لە 23/1
ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە بەڵام ئەم پرۆژەی وەزارەتی دارایی کە وەڵامی داوەتەوە وەڵامی ئەو پرۆژەیەوی ئەنجومەنی پارێزگای هەولێرە کە لە دەی یەک پرۆژەکەی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە واتە ئەو پرۆژەیە ئەم پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرچەند ناوەڕۆکی ئەو پرۆژەیەش ینی بەشێکی زۆری خاڵەکانی هاوبەشە لەگەڵ پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان زۆر باشە بەڵام ئێوە ینی پێتان وایە بەس بۆچی تەنە وەڵامی پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر دراوەتەوە کە ئەمڕۆ بە نووسراوی فەرمی باز دەوکراوە کە پرۆژەکەتان لەبارەی پاشەکەوتی موچە جێبەجێ ناکرێت تا ئێستا ئێوە بە نووسراوی فەرمی و کۆنجومەنی پارێزگای سلێمانی نووسراویکی فەرمیتان بۆ هاتووە بەدڵنیایی ئێمە لەبەرەوەی ئەو پرۆژەیە وەکو پێم وتی پرۆژەی ئەنجومەنی پارێزگای هەولێرە وەڵامەکەی ڕاستخۆ دەچێتەوە بۆ پارێزگای هەولێر و ئێمە وەکو خۆشمان تا ئێستا وەڵامی هیچ پرۆژەیەکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆژەی بە ئەو پرۆژەی پاشەکەوتی موچە بەدەست ئێمە نەگەیشتوێتەوە بەڵێ بەس هۆکاری چییە مەسەرەن کامڕۆوی هەولێر ڕەت کراوەتەوە ئەوەندی کە بەڕێستە ناگەدار بن و تا ئێستا وەڵامی ئێوەش نەدراوەتەوە یعنی بەداخەوە بۆ خۆتان دەزانن کە مەسەلەن ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێستا لەو ئەنجومەنە کارایانن و بەڕاستی من وای دەبین کە خەمخۆرێکی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستانەکەن بە هەموو ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم و هەموو ئەو پرۆژانەشی کە پێشکەشمان کردووە لە ڕابردۆ بە تایبەتی پرۆژەی هەرسێ سەرۆکایەتی و نوێنەرایەتی پارێزگای هەڵەبجەش پرۆژەیە بوو کە لە خزمەتی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بوو بەڕاستی ئێمە تەواو گەیشتینەوە قەناعەتەی لەبەرەوەی ڕاستەوخۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان لیژنەکان کۆنتاکێکی ڕاستەوخۆی ڕۆژانەی لەگەڵ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانایە و لەو کاتانەشا بە تایبەتی لەگەڵ موچەخۆران و مامۆستایانە گەیشتینەوە قەناعەتەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوەتی لە بارودۆخ و گوزەرانێکی زۆر خراپدا دەژین و بەڕاستینیان ینی گەیشتینەوە قەناعەتەی کە ژیان و بژێوی ڕۆژانیان وەکو پێویست ناچێتە ڕێوە و هەم سفرە و قاسە و کاسەکانیان هەمووی بەتاڵ بۆتەوە بۆیە بیرمان لەوە کردەوە کە ئەم پرۆژەیە پێشکەشکەین هیچ نەبێ کە ئەمەش پرۆژەیەکی ینی ئەوە نییە بڵین پرۆژەیە کە تەواوی مێنێتەکانی موچەخۆرانی هەرێم کەم کاتەوە بەڵام بەشێکی کەم لە مێنێتەکانیان کەمەکاتەوە ئەویش ئەوەیە کە ئەو قەرزە خزمەت گوزاریەکان یا باج و ڕسومات یا پێشینەی خانوبەرە و هاوسەرگیری ئەوانە بۆی لەگەڵ تەندروستیهین بواری بڵین تەندروستی لە کەرتی تایبەت ئەو نەشتەرگەری و پێداویستانی لێوە شەکەن بۆی بتوانن ڕێگەی ئەو قەرزەوە بیدەن بڕێکی کەم واتە موچەکانیان لە نیو موچەش کەمترا و بە دوو مانگجارێکی وەرەگرن ئەو بڕەپارەی کەمەی کە وەریەگرن ئێمە بۆیە ئەم پرۆژەیەمان پێشکەشکرد بۆ ئەو پارەکاشەی کە وەریەگرن بتوانن بۆ بژێوی خۆیان و ماڵ و مناڵیان بەکاری بێنن و قەرزەکانیش لە ڕێگەی ئەو چەکی بانکیەوە بتوانن بیدەنەوە و بۆ ئەوەی هەم من بەڕاستی لە هەموو بەرنامەکانی شاوتومە بۆ گەڕانەوەی متمانەیەک لە نێوان موچەخۆرانی هەرێمی کوردستان و حکوومەتە و بۆ گەڕانەوەی متمانەی دەنگدەرانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ لە بڵین بۆ نێوان دەنگدەران و ئەنجومەنەکانیش متمانەیەکی باشتر دروست بێ و هەروەها تەواو موچەخۆرانی هەرێمی کوردستان بگەنەوە قەناعەتێکەوە و پاشەکەوتەی کە بۆیان دیاری کراوە بە فعلی ببێتە پاشەکەوت و ببێتە ڕەسیدێکی فعلی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان من پێم وایە یعنی بەشێکی کەمی لە مەینەتەکان کەمە کردەوە هیوادارم ئەو پرۆژەیە کە ئێستا وەزارەتی دارایی ینی وەڵامی داوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و کە ڕەزامەندی نیشان نەداوە هیوادارم پرۆژەی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم و نوێنەراتی پارێزگای هەڵەبجە بە هەمان دەرد نەبن بۆ ئەوەی لەوە زیاتر موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ ئەمەل نەکەن بەرامبەر بە ئەو داخوازی داواکاریانی کەیانە لە سوپاسەکەم بۆ لای بەرە زۆر سپاس گەر بچینە لای کاگ ئومێد لە سەی سادق کاگومێ زۆر سپاس بۆ بەژاریکردن لە بەرنامەکەماندا بەر لەوەی کەڕای بەڕستان وەربگرم سەوارد بە ڕەتکردنەوەی ئەو پرۆژەی ئەنجومەنی پارێزگای هەولێر سەبارەت بە مەسەلەی پاشەکەوت دەمەوێت لەوە دەست پێ بکەین ئەوەندەی کە بەڕستان ئاگدارمە و ئەندامێکی پەرلەمان ئەو قەرزانەی ئێستا حکوومەت کە قەرزداری فەرمانبەرانە کە پارەی پاشەکەوت کراوە تاکو ئێستا بڕەکەی گەشتووە بە چەند؟ ئەم کاتتان باشم کاتەی ئێوە و میوانەکان و بینەرانی خۆشەویست باش ئەو قەرزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لەلایەتی کە بەرەنجامی نەدانی موچە و سیستەمی پاشەکەوتی موچە هاتۆتە ئاراوە
4 مانگی ساڵی ڕابردوو کە ساڵی 2015 مەبەستمە ئەگەر هەر مانگیەک 750 ملیۆن دۆلار بێ کۆی موچەی فەرمانبەران ئەوە 3 ملیار دۆلار دەکا و 12 مانگی ساڵی 2016 کە ڕوبع موچە و نیوە موچە دابەشکراوە چەندە هێشتا مانگی 12 دابەش نەکراوە خەریکە لەو هەفتانەی داهاتوو تەواو دەبێت ئەگەر دیسانەوە 750 ملیۆن دۆلار بۆ کۆی موچەخۆران دیاری بکەین لە قەڵەم بدەین ئەوە دەتوانین ئاماژە بە ژمارەیەکی تریش بکەین کە بە پێی قسەی بەرپرسانی حکوومەت مانگانە بۆ ڕوبع موچە نزیکەی 450 ملیۆن دۆلار دابەش دەکرێت واتە بۆ هەر مانگیەک 300 ملیۆن دۆلار پاشەکەوت کراوە کە ئەوەش نزیکەی 4 ملیار دۆلار دەکات 3 ملیار و 600 ملیۆن دۆلار. بەڵێ 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 دیارە کاک ئومێد دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان ئەگەر بچینە هەولێر لای کاک ئازاد ئیکرام جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر. کاک ئازاد زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەبارەت بە ناوەڕۆکی و نووسراوی کە ئەمڕۆ وەزارەتی دارایی ئاراستەی ئەنجومەنی پارێزگای هەولێری کردووە سەبارەت بە ڕەتکردنەوەی پرۆژەکەتان چی لە خۆی دەگرێت؟ ئایا ڕەتکردنەوەی تەنها پرۆژەی ئەنجومەنی پارێزگای هەولێر یاخود پارێزگاکانی تریشە؟ بەڵێ دواتر دیارە دواتر دەگەڕێنەوە لای کاک ئازادیش. کاک ئازاد ئەگەر بڕێمەوە لای بەڕێستان سەبارەت بە ئەوەی کە پێ دوای حکوومەت کەم تەرخەم بووە کە تاکو ئێستا بە فەرمی وەڵامی ئەوەی نەداوەتەوە وەکو ئەنجومەنی پارێزگاکان بە تەنها وەڵامی ئەنجومەنی پارێزگای هەولێری داوەتەوە؟ بە دڵنیایی دیارە هەموو ئەو بڕیارانی لە من باسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەم مەچەند ئەو بڕیارە کە ئێمە لە مانگی 4 2016 ئەو بڕیارەمان دەرکرد بوو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاراستەمان کردبوو بەداخۆکو پێم وتون تا ئێستا وەڵامەکەیمان پێ نەگەیشتوتەوە و بە دڵنیایی یعنی تۆ وەڵام بە نەخێریش بێ هەر پێمان خۆش وەڵامەکەمان وەرگرتاتەوە بەڵام بەداخۆ تا ئێستا وەڵام ناتۆتەوە و گومانیانی پەیوەندی پەیوەند مەسەلە بابەتەکە مەسەلەن بە دڵنیایی ئێمە وەکو کەم تەرخەمی لە قەڵەمیەدەین لەبەرەی وەڵامەکەمان بەدەست نەگەیشتوتەوە و ئەو پرۆژەیە یا ئەو بڕیاری کە ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەرمان کردبوو ینی ڕاستەوخۆ پەیوەندی بە بار و گوزەران و بژێوی ژیانی هاوڵاتیانێ بوو بە هەمان شێوە پێویستی بە پێدانەوەی قەرزەکانی حکوومەت بوو لەلایەن موچەخۆرانەوە لەو پاشەکەوتەوە بە هەمان شێوە داوای سیستەمی بانکی و چەکی بانکیمان کردبوو بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەداخۆ کە ئێمە وەڵامەکەمان پێ نەگەیشت بوو و ئێستاژە وەڵامەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە بۆ پرۆژەکەی خۆیان گەڕاوەتەوە ئەویش هەر بڵێن وەڵامێکە من بە دڵنیایی هەم نیگەرانی ئەنجومەنی پارێزگای هەولێر و دەنگدەرانی پارێزگای هەولێری لەیەکەوێتەوە و هەم نیگەرانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دوهۆک و هەم دەنگدەرانی ئێمەشی لەیەکەوێتەوە بەڕاستی ینی هیوادارم پرۆژە چوار قۆڵیەکە کە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران و ئانیژاراسی وەزارەتی داراییانەکەن کردووە ئومێد دەکەم بە هەمان دەردی ئەو پرۆژەیە نەچێت. بەڵێ سپاس دەکەم کاک ئازاد وەتەگرم بۆ لای بەڕێستان. ئەگەر بگەڕێن و لای کاک ئومێد کاک ببوورە پێشتر پرسیاریەوەمان لێ کردیت سەبارەت بە کۆی ئەو قەرزەی کە لەسەر حکوومەتە کە پاشەکەوت کراوە ئێستا بە چەند مەزەندە دەکرێت؟ نازانم تا چەند قسەکانم گەیشت بەڵام 9 ملیار دۆلار ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان قەرزاری موچەخۆرانی خۆیەتی 9 ملیار دۆلار. بەڵێ زۆر باشە. ئەی ڕای بەڕێستان چێ سەبارەت بە ڕەتکردنەوەی پرۆژەی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە کۆمەڵێک ڕێکاریان دەستنیشان کردبەوەی کە پارەی پاشەکەوت کراوی فەرمانبەران وەکو قەرز بەکار بێنرێت پێ دوایە بۆچی حکوومەت بەمەش ڕازی نییە ینی نەموچە لە کاتی خۆی دادرێت و ئامادە نیە پاشەکەوتەکەش وەکو قەرز لە هاوڵاتیان وەربگرێت؟ پاش ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکێک لە ڕێکارە هەرە گرنگ و یاساییەکان هەڵنەسا کە ئەویش دروستکردنی چەکی بانکی یانکردنەوەی
حسابێکی بانکیە بۆ هەر فەرمانبەرێک بۆ هەر موچەخۆرێک بۆ ئەوەی موچەخۆران و فەرمانبەران متمانەی ئەوەیان هەبێ کە بەڵێ ئەم پاشەکەوتە لە دوجاردا کاتێک بارودۆخی دارایی حکوومەت باش دەبێ ئەوان دەتوانن حەقی خۆیان وەربگرنەوە و ئەو قەرزەی کە لە لای حکوومەتە بەدەستی بهێننەوە. بەداخەوە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە بۆ پیشاندانی نیەت باشی خۆی بەرامبەر فەرمانبەرەکانی خۆی ئەم ڕێکارەی بگرتایەتە بەر ئەمەی نەکرد. یەکێک لە ڕێگاکانی تر یەکێک لە ئالیەتەکە باشەکانی تر کە وەکو کاگ ئازادیش باسی کرد کە ڕێگایەک بوو بۆ دوورسکردنەوەی متمانە لە نێوان موچەخۆران و حکوومەت لە لایکی ترەوە ڕێگایەک بوو بۆ ئەوەی کە موچەخۆران فەرمانبەران بتوانن کەڵک لە پاشەکەوتەکەشیان وەربگرن و بۆ دانەوەی ئەو قەرزانەی قەزی خزمەتگوزاری یان باج و ڕسوماتەکان لێرەوە کەڵکی لێ وەربگرن و لە هەمان کاتدا ئەمە جۆرێک لە هاوسەنگی لە ژیانی فەرمانبەران و موچەخۆراندا دروست دەکرد لە نێوان ئەو پارەی کە ڕێژەیەکی کەمە بە کاشوەری دەگرن کە ئەگەر لە هەندێک ئاسدا مامەڵی پێوە بکەن ڕەنگە بەشی ئەو قەرزانە نەکا کە لە باج و ڕسومات و خزمەتگوزاری ئەگەر وەک خۆی فەرمانبەران و موچەخۆران بیدەنەوە بە حکوومەت ڕەنگە ئەو بوچە کاشەی وەری دەگرن تەنها بەشی ئەم لایەنە بکە. ڕێگایەک بوو بۆ دروستکردنەوەی ئەم هاوسەنگیە لە ژیانی موچەخۆران و فەرمانبەرانە بەداخەوەم بۆ ئەوەی کە ئەو پێشنیارانە ڕەتکراونەتەوە. هیوادارم وەکەوەی کاگازات باسی کرد پرۆژە هاوبەشەکەیان کە بڵێن ئەنجومەنەکانی هەرێمی کوردستان پێکەوە نووسیانەوە ئاڕاستی حکوومەتیان کردووە ئەو پرۆژەی دوهەمینیان ڕەت نەکرێتەوە و بتوانرێ بەشێکی گرنگ لەو خاڵ و پێشنیارانەی کردویانە بۆ کەڵگەوەرگرتنی فەرمانبەران لە پاشەکەوتی موچەکەیان قبول بکرێ و ئەمە بە دڵنیایی متمانە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش دەجێڕێتەوە وەش دەتوانێت کاریگەر بێ تا ئەندازەیەکی باش لە ژیانی موچەخۆران و فەرمانبەراندا. زۆر باشەوەی کە بەرەزوتت پێشتر و قەرزەی کە لای حکوومەت کەڵەکە بوو هی فەرمانبەرانە لە ساڵی 2015 چوارمانگەکەی لەگەڵ ساڵی 2016 9 میلیارد دۆلارە. پێ دوای حکوومەت نیازێکی هەیە نێتی هەیە بۆ دانەوەی ئەم قەرزە کە ئامادەنیە وەکو قەرزی مەسەل لەبری قەرزی کارەبا و ئاو پێشینەکان لە وڵاتیان وەری بگرێت. ئەگەر تەماشای باگراوندی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بۆ مامەڵەکردنی لەگەڵ کۆی کەیسەکانی پەیوەندیدار بە ژیانی خەڵک و بە تایبەت لە مەسەلەی دارایی و مەسەلەی داهاتی گشتیە بە دڵنیایی هەمومان دەبێت بە گومانێکی گەورەوە تەماشای چارەنووسی پاشەکەوتی موچە بکەین و هەندێک جار بێئومێد دەبین لەوەی کە ئەم حکوومەتە نیازی دانەوەی پاشەکەوتی هەبێ بەڵام من لەگەڵ ئەم جۆرە لە ناومێدی و لەگەڵ ئەم جۆرە لە ڕوانی نانیم کە ئەوە جێگیر بکەین کە بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پاشەکەوتەکە ناداتەوە ئەگەر ئەوان نیازی ئەوەشیان هەبێ نەخێر فەرمانبەران و کۆمەڵانی خەڵک نابێت لێگەڕێن و من ینی هەرچەند کەسێکی یاسایی نیم بەڵام سەرباری ئەوەی حکوومەت حسابی بانکی نەکردوتەوە ڕێکاری یاسایی بۆ ئەم مەسەلەیە نەگرتوتە بەر بەڵام فەرمانبەران و موچەخۆران دەتوانن هەرچەند ئەمە بەرمەبنای پرسکردنێکی یاسایی بە یاساییەکان لە ڕێگەی دادگاکانەوە چ دادگای کارگێڕی بێت چ داواکاری گشتی بێ بێگومان شکات لە حکوومەت بکرێ بۆ بەدەستێنانەوەی مافەکانی خۆی. سوپاس دەکەم دواتە گەرەمەوە لای بەڕێستان ئەگەر بچینە هەولێر لای کاگازادی کرام. کاگازا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەوەی کە ئێستام پرۆژەی کە وەزارەتی دارایی ڕەتی کردوتەوە کە نووسراوی فەرمی ئاراستەی ئێوە ئەنجومەنی پارێزگای هەولێر کردووە ڕەتکردنەوەی تەناو پرۆژەیە کە ئێوە ئەنجومەنی پارێزگای هەولێر سەبارەت بە مەسەلەی پاشەکەوت دارەسەی حکوومەتتان کردو یاخود ڕەتکردنەوەی پرۆژەی هەرسێ ئەنجومەنی پارێزگاکەی هەرێم و نوێنەراتی پارێزگای هەڵەبجەیە. سپاس دەکەم. بەڕاستی ئەمە لە پێش ئەوەی کۆبینەوە هەر چوار سێ ئەنجومەن و پارێزگای هەڵەبجە پێشەوە ئەمە ئەو پرۆژەمان ناردبوو
دیارە ئەوان هەر لە جوابی وانیان داوە جوابی هەر چار پارێزگاریان نەدایتەوە بەڵام لە ناوارەکەی عینە شتە باوەڕکەم وا هەست پێ دەکەین وا جوابدانەوەکەیان بۆ شکلەیە کەوا ئەو پرۆژەیە دیارە جێبەجێ ناکەن. بەڵێ زۆر باشە بەس ئەو کە نووسراوی ئێوە ئەوەی کێتە ئێستا بەدەستان گەشتووە ئەوەی لێ دەخوێنەوە ئێوە بۆچی جێبەجێ ناکرا خودۆکارەکانی ئەوە ڕوون کراوەوە کە وەزارەتی دارایی بۆچی ئەم پرۆژەی ئێوەی ڕەت کردوتەوە؟ وەڵا تەبێ سێ خالیان نووسێ و خالە سەرچەکان یەکیان بریتە بانکی ئەلکترۆنی پێشکەوتیمان نییە و لە ١٩٠ موچەخۆران حیسابی بانقیان نییە و سێم کۆی قەرزی دیار نییە ئەوە نقطە سەرچیەکان بوو. بەڵێ بەڵێ کاگازات بەڵێ سوپاس دەکەم دیارە بۆی گرفتی ئینتەرنێتەوە کاگازات لەگەڵمان نەما دواتر گەڕینەوە لای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگرین دواتر گەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. نامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەگەر بچینەوە هەولێر لای کاگازات ببوورە لەو پرسیارەدا بووین کە باسمان لەوە کرد ئەو هۆکارانەی کە وەزارەتی دارایی پرۆژەکەی ئەوەی ڕەت کردوتەوە هۆکارەکان چی نەگەر ئاماژەیان پێ بکەی سوپاس دەکەین. دابەشیان کردی لەسەر دوو باش خالە سەرچیەکان و خالە لاوەچیەکان. بەڵێ لە خالە سەرچیەکان دەرێن بانکێکی ئەلکترۆنی پێشکەوتومان نییە هەتا ئەو قەرزە ینی ئەو چەکی ئەوی هەتا لێن دەرێ سەر بکرێ. لە ١٩٠ موچەخۆران حیسابی بانکیان نییە، کۆی قەرزەکان دیار نییە. ئەوە نقطە بابلێن ئەوەکانە سەرچیەکان. نقطە لاوەچیەکانیش وایان باس کردیا داهات نایەت بۆ ناو حکوومە ئەگەر هاتو ئەو قەرزانە بدرێ نەعەدالەتێک لە دروست دەبێت چونکە هەندێک خێزان زۆرە هەندێک خێزان کەمە ئاساس ئەمە نووسیتمان ئەو قەرزە یەک لە فەردی خێزانەکان دەتوانی بەوچەکەی وەرگێ. سێم نقطە دەرێن فرۆشتنی چەک بۆ چەکی پارە پەیدا دەبێتن
چارەم نقطەش لە لاوەچەکان دەرێ قەرزی حکوومەت نادێت لە پاشە ڕۆژ ینی دوایە خەڵک لێ ڕادێ ینی لەو شتەکەی ئەوجە دەرێ بە شێوەیەکی زانستی لێرە لە خەتی ئاخیرەکەی وا ڕوون دەکاتەوە بە شێوەیەکی زانستی لە ڕووی دارایی و ئابووری دیراست بکرێت ئەمە نردمان دیراسە بکرێت خۆ نەمان نرد لۆمان بنێرنەوە دیراسە بکرێت و پاشان تۆمارکردنی بایۆمەتری و موچەخۆران دەلێ لەبەر ئەوەی لە کاتی ئێستادا ناکرێت جێبەجێ بکرێت ئەوها جوابەکەمان لۆ هاتووە زۆر باشە بەڕێیمە وەک ئەنجومەنی هەولێر نقطەکان کە مقنع نییە بەڕاستی بانکی ئەلکترۆنی پێشکەوتمانە حکوومەت با بانکی ئەلکترۆنی پێشکەوتوو ئەمە ناوی حکوومەت هەر بەو شکلەی برێتن ئەمە هیچ شتێکمان پێ ناکرێ و بەدەست بەسرایی ببینینەوە یعنی سیستەمی مالیەت و سیستەمی موچەدان و ئەو شتانە دەبی بگۆڕین دەبی ئیشی لەسەر بکەین چکە متمانەی خەڵکیش دەبیتن خەڵک ئێستا بەڕاستی زۆر کەس ئومێدی نییە ئەو پارەی کە پاشەکەوتە دەگەڕێتەوە یا ناگەڕێتەوە ئەگەر هاتو ئەوە دەست پێ بکە بە ئەو لەو پاشەپۆتە قەرزەکە بدرێ خەڵک دەرێ معنای ئەوە مادەم جز ئەچشە لەسەر حکوومەتی فەرز دەبی یعنی لەسەر حکوومەتی حکوومەت اعتراف دەکا کە ئەتوو قەرداری موچەخۆری و لە ناو موچەخۆریش قەرزەکە دەدرێتەوە لێ ئەمە بەڕاستی ئەوڕۆ ئەمە نێنراوەکەی وەزارەتی داراییماندایە لێژنەی دارایی خۆمان لێژنەی دارایی سبەی کۆبنەوەی لەسەر دەکا دراستەتەکی باش دەکات چونکە نووسیتیان دیراست بکرێ دەبایە بە خۆیان دیراست بکرێن چونکە لە ناو حکوومەت ئەوەندە مستەشار و ئەوەندە خەبیر هەیە باشە لۆ دیراستیان نەکرد چونکە ئەوە ئەو پرۆژەیەمە بەڕاستی هەر چار ئەنجومەن دەکاتە پەرلەمانتۆی کوردستان چکە ئەگە هەر چاری کۆکەوە ئێستا پەرلەمانتۆ ئەکتیڤ نییە و ئەمە لە زیاتوی لە بۆ دەمانوێشت لە بۆ خەڵک شتێکی باش بکەین خەڵکە کە سیقەی بە حکوومەت و سیقەی بە ئەنجومەنەکان بێ بەڕاستی ئەوە ئەو پرۆژەیە جێبەجێ نەکرێ نەکسەکی زۆر ئەوەیە لە ئەنجومەنەکان کە کەواتە پرۆژە بنووسین لە بۆ حکوومەت معناوێت جێبەجێ ناکە بەڵێ کەواتە بە بۆ چوونی وە کاگازات پاسەوەکانی حکوومەت ینی لاوازن و لە جێی خۆینین بۆ ئەوەی کەم پرۆژەیە جێبەجێ نەکات بەێ لەبەرەوەی کە دەرێ ئەو نقطانە لە سەتان نۆهەت موچەخۆران حیسابی بانقییانێ ئێدە حیسابی باقی دەبیتەوە لەیان کە دەرە کۆی قەرز دیار نییە کۆی قەرز دراستە چ دەکەی کەشف دەبیت چەندە بانقەچی ئەلکترۆنیمان نییە بانقەچی ئەلکترۆنی فکرکەینەوە چۆن دەبیتن مەسەرەن داهات نایێت داهات بەعکس ئێستا ئەمە دەرێن زۆر کەسێ ئێستا هەندێک قەرزەکان دەداتەوە هەندێک قەرز ناداتەوە چکە معاشەکەی بەش ناکە ئەمە ئەوە لە حکوومەتی باش بوو چکە قەرزەکان بەو شێوەیە لەسەر خەڵک نەدەما فرۆشتنی چەک وڵایی قەنەعاتم نیە خەڵک کوچەکی دەفرۆشتە چکە بە ناوتە با شەرتی دانێن مامەردەشی دانێن لە بۆ ئەوەی خەڵک هەتا نەتانی ئەو چەکەی بفرۆشتەوە زۆر باشە کاگاز سبەی دووسبێ خەڵک قەرزی حکوومەت ناداتەوە ناتەعاقل خەڵک کووە بەڵێ زۆر باش کەواتە زۆر بە کورتیەوە ئەنجومەنی پارێزگای هەولێر نیگەران لە ڕەتکردنەوەی پرۆژەکەتان بەڕاستی ئەمە دانیشتین ئەنجومان هەولێر قەرارمان لەسەردە و بڕیارمان لەسەردە ئەنجومەن زۆر بە زەوق کە یەکەم جارە پرۆژەیەک لۆ ئەنجومەنی وەزیران دەنێرین ئەنجومەن وەزیریش ئەو پرۆژەیە ئەگەر جێبەجێ بکە لێ ڕادین لەوەی پاش پرۆژیان لۆ بنێرین هەتا لۆ خەڵک فایدە هەبی لە حکوومەت فایدە هەبی هەتا وەمان کرد هەموو ئەنجومەنەکان پێکرا لە هەولێرێ کۆبنەوە و دەستی سەرۆکاتیەکان دوایە فکرمان کردەوە پێکرا پرۆژە بنووسینەوە ئەوە یەکەم پرۆژەمان بۆ شکلەی وەڵامی بدرێتەوە بەڕاستی ئەوە نەکسەکە یان نەکسەکە هەم لۆ ئەنجومەنەکان هەم لە حکوومەتی ئینشاءڵڵا ئەمە داوا دەکەین دیسان دانیشتنەوە دیراستەتەکی دی خۆبەرای
ناو حکومت و دانیشن دیڕاستەکەن لۆ خەڵک لۆ سقەی حکوومەتی لۆ ئەنجومەن ئێستا ئەنجومەنەکان با بڵێن ئیشی پەرلەمان دەکا لێمان گەڕن پرۆژەکانتان لۆ حازرکەین و ئەنگۆش وردە وردە ئەو سیستەمە نەمینێ ئەو سیستەمای ناومێدی خەڵک بە حکوومەت باڵای سوپاس دەکەم دواتر گرم وڵای بەڕێز ئازاد سوپاس دەکەم کاگازات گەرم وڵای بەڕێستان تۆ ئێستا نێتت وایە کە تەنها پرۆژەکەی هەولێریان ڕەتکردێت و یاخۆت پرۆژەکەی ئێوەش ڕەتکراوەتەوە نەتی باشت هەیە بەم حکوومەت من ینی بە پێی تەبەن ئەو وەڵامدانەوەی کە وەکو بەڕێز یەکگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێری ئاماژەی کرد لە 2 هۆکارە بڵای کرد هۆکاری بنەڕەتیەکان لە 3 خاڵ ئاماژەی پێکردووە هۆکارە لاوچەکانی لە 4 خاڵە بەڵام من سەرنجی موچەخۆران بینەران شارەزایان و پسپۆڕانی بواری کارژێڕی دارایی یاسایی ڕاکێشم بۆ ئەم 3 خاڵەی کە وەزارەتی دارایی وەڵامی داوەتەوە بەڕاستی زۆرم پێسەیرە و من پێشم وایە ئەمە خاڵێکی ینی خاڵێکی زۆر لە چەند خاڵێکی زۆر لاوازە وەڵامی داوەتەوە من پێم وایە جێی نابێتەوە لە بیر و فکر و هزری نەک پسپۆڕ و شارەزانە لە هیچ کەسێکا جێی نابێتەوە لەبەرەوە نووسیوەتی جێبەجێکردنی ئەم پێشنیارە پێویستی بە سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوتوو هەیە بۆ زانینی ڕەسیدی هەر موچەخۆرێک حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی پاشەکەوتی موچەی داناوە وەزارەتی دارایی هەیە وەکو کاگازات ئاماژەی پێکرد بەم هەموو ڕاوێژکار و مستەشارەوە بەم هەموو بانکەوە بەم هەموو کارمەندی بانکەکانەوە تا ئێستا نەزانێ موچەخۆری هەرێمی کوردستان پاشەکەوتەکەی چەنێ یا ڕەسیدی پاشەکەوتی موچەخۆرانی هەرێم چەندێکە یعنی ئەمە من پێم وایە ئەمە خاڵێکی زۆر لاوازە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی معنای وایە ئەوان کاری خۆیان ناکەن و ئەوان ئاگیان لە ئیش و کارەکانی ینی ئەو ئەرکەی کە لە سەریانە جێبەجێیان نەکردووە ژینا تۆ موچەخۆرێک ئەو بڕەپارەی کە لێت بڕیوە مەفروض هەموو مانجێک هەر هیچ نەبێ ئەگەر ئیعلانی شینەکەی بۆ موچەخۆرەکە دەبێت تۆ لای خۆت بزانی پاشەکەوتی ئەم موچەخۆرە چەنە لەبەرەوە پێم وایە خۆقابلی موچەخۆر بچێت سیستەمێکی ئەلکترۆنی ینی مۆدێرن بێنێ بۆ هەرێمی کوردستان دیارە تۆ وەزارەتی دارایی 26 ساڵە حکوم و حکومڕانی دەکەی تا ئێستا نەوتوانی سیستەمێکی ئەلکترۆنی پێشکەوتووی باش بێنی یا تا ئیستا خاڵی دووەمی ئاماژەی بۆ کردو موچەخۆرانی هەرێمی کوردستان لە 90 چەکی بانکیان نییە ئەی باشە بۆ لە 90 موچەخۆرانی پارێزگای هەولێر لە 90 چەکی بانکی هەیە ئەی بۆ لە پارێزگای سلێمانی و لە پارێزگای دووەک و هەڵەبجە تا ئیستا ئەم جۆرە چەکە نییە ئێغێر خۆمە هەموو ئەمە ئیشی وەزارەتی داراییە خۆ ئیشی موچەخۆر نییە بچێ بۆ خۆی چەکی بانکی دروستکە بەداخەوە حەقا وەزارەتی دارایی خۆی لێپرسینەوە لەگەڵ خۆی بکە و من پێم وایە لەسەر ئەو خاڵانەی کە نووسراوە حەق ئەنجومەنی وەزیران لێپرسینەوەیکی زۆر باش لە وەزارەتی دارایی بکە بەرامبەر بۆ خاڵانی نووسیوتی ئەڵێ کۆی قەرزی خزمەتگوزاری بەپێی پرۆژەکان دیاری نەکراوە ئێخۆ قەرز خۆ قابلە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگاکان بڕین کۆی قەرزەکە دیاری بکەین ئێمە وتومانە قەرزەکانی واتە هەموو ئەو قەرزانی کە پەیوەستە بە خزمەتگوزاریەکان بە باج و ڕسومات ئەمانە بە موچەخۆرەکان لە پاشەکەوتی موچەکەی خۆیان بیدەنەوە یعنی من زۆرم پێ سەیرە کە وەزارەتی دارایی نازانم هیوادارم هەموو پسپۆڕ و شارەزەکانی وەزارەتی دارایی ئاگایان لەم وەڵامە هیوادارم ئاگایان لێ نەبێت لەبەرەوەی من پێم وایە ئەمە وەڵامێکی مقنیع نییە و بۆ ئەو بەڕێزانەی کە دەریشیان کردووە نووسیوانە قەنەعەتم وایە وەڵامێکی وەزارەتێکی سەیرە هەر ینی زۆرم پێ سەیرە بەو شێوەیە وەڵامی داوەتەوە ینی کە وەڵامیشی دایەوە داوتەوە پێم وایە دەبوو وەڵامێک وایە کە هەر هیچ نەبێ بەشێک لە هاوڵاتیان موچەخۆران بەشێک لە ئەندامانی ئەنجومەن قەنەعەتی زۆر وەڵامێکی تەندروستە بە وەڵامان نییە قەنەعەتتان پێی نییە نە هەر بۆ خۆی لە خۆیدا من پێم وایە ئەوەی کە نووسیوێتی قەنەعەتی پێ نییە نەگەێمە ئەوەی کە خۆش نووسیوێت من پێم وایە کە خۆی نووسیوێتی قەنەعەتی پێ نییە چونکە لە 90 موچەخۆرانی هەرێمی کوردستان چەکی بانقی نییە بۆ نیەتی باش بۆ لە خۆیان ناپرسن یە چەکی بانکی لە وەزارەتی داراییەوە دەرەچێت وەقابلەیەکی خۆلای موچەخۆرەکە خۆی دروستی ناکە لای خۆیەوە دەرناچێت ێ باشە سیستەمی ئەلکترۆنی حکوومەت دروستیەکە ێ باشە بۆ نییە کۆی قەرزی خزمەتگوزاری چەندێکە ئێوە لای وەزارەتی داراییە ئەڵوەتی داهاتوویەوە چی دەبێت کۆنجومەنی پارێزگاکان یعنی هیچ هەمانگیەکە لە نێوانتاندا بەڕاستی بە تاکید ئێمە لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان
لە دەیمان کە دانیشین و من بەڕێز کاگازان جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە ئێستا گوێی لێەوە هەموو ئەو ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان دڵنیام هیوادارم هەمویان گوێیان لێبێ و من لەوێ پێشنیارم کرد بۆەوەی لە هەر کات و ساتێکە ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر کاتێ پێویستکە پێشوازی یەکەین لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان چه هەولێر بێ و چ دهۆک بێت چی ئەو کاتێک کە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەش دروست بێ و ئامادەیمان دەربڕی بۆ ئەوەی لەلایەن هەچ ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی من بانگێش بکرین ئامادەین بچین سەردانیان بکەین و ئامادەین پرۆژەی هاوبەش پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان بکەی بۆی ینی بەڕاستی بۆی متمانێکی باشتری هەبێ و هەم بۆ ئەوەی کە ئێمە پرۆژەیەک پێشکەشەکەین من پرۆژەکەی من تەنها سنووری پارێزگای سلێمانی سوودمەند نەبێ لە یاهی دۆک بەس دۆک یا هەولێر ئەگەر پرۆژەکانمان هەموو بەیەکەوە گژیر بێ کەواتە هەموو هاوڵاتیان یا موچەخۆرانی هەرێمی کوردستان دەتوانن سوودی لێ سپاس دەکەم زۆر سپاس کاگومێ دەگە بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە هۆکاری چێکە حکوومەت مەسەلەن نە پێداچوونەوە دەکات بە سیستەمی پاشەکەوتی موچە نە ئامادەیە مەسەلەن پاشەکەوت وەکو قەرز وەربگرێت نە لە ئاسی ناوخۆ نە لەگەر عێراقیش کێشەی موچە چارەسە دەکایی دەبێ هاوڵاتی چی بکات؟ بێگومان کێشەی هەرە سەرەکی ئێستا لە کوردستان دەتوانم بڵێم کێشە سیاسیەکانن و پاخستنی پەرلەمانی کوردستان لە سەروی هەموویەوە چونکە هەر لە بنەڕەتەوە حکوومەتی هەرێم بۆی نییە لە ڕووی یاسایەوە دەستکاری موچەی فەرمانبەران و موچە خۆرانی هەرێمی کوردستان بکە موچە بە یاسا ڕێکخراوە و پێویستە هەمان ڕێگا بگیرێتە بەر بۆ دەستکاریکردنی بۆ کەمکردنەوە یان هەر گۆڕینێکە لە بڕی موچەدا ئەنجام دەدرێ ئەوە یەکێک لە کارە یاساییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دەسەڵات و حیزبەیەکە لە پشتەوەی حکوومەتەوە و عەقلی حکومڕانی هەرێمی کوردستان بەڕێوە دەبا ئەوە یەکێک لە ئیشکالیە گەورەکانە دیسان پەخستنی پەرلەمانی کوردستانە کە وای کردووە هاوڵاتی نەتوانێت لە ڕێگەی نوێنەرایەتیەکی خۆیەوە کاریگەری دابنێ و ئاستەنگ دابنێ لە بەردەم کارە نایاسایی و پێشێلکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر مافی خەڵکی و بە تایبەتی مەسەلەی موچەد ئەنجامی ئەدا و ئەنجامی داوە کە ڕاستە و خۆ بژێوی ژیانی خەڵک و موچەخۆرانی بە تایبەتی پێوە گرێ دراوە یەکەم هەنگاو بە دڵنیایی دەکەوێتە ئەستۆی هەموو هێزە سیاسیەکان و بە پلەی یەک پارتی دیموکراتی کوردستان کە بەرپرسیاری یەکەم و کۆتایی لە خراپبوونی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و پەخستنی پەرلەمانە ئەگەر پەرلەمانی کوردستان لەو دۆخانەی دواییشدا ئامادەی هەبا و ڕۆڵە ڕاستەقینەکەی خۆی بجێڕایە بە دڵنیایی حکوومەت نەیدەتوانی بەو شێوەیە بێومبالاتانە دەستکاری مافی سەرەتایی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم کاکە موچەیەکە لە بری ئەو کارەی ئەنجامی دەدەن لە بوارێ لە بوارەکاندا وەری دەگرن نەیدەتوانی ئەم کارە بکە بە بڕوای من هەنگاوی یەکەم بۆ گێڕانەوەی مافی هاوڵاتیان بە دڵنیایی دروستکردنی فشارە لەسەر ئاستی هاوڵاتیان و دیسانەوە دروستکردنی فشارە لەسەر ئاستی هێزە سیاسیەکان بۆ خستنەوە سەر ئاسکەی خۆی با بڵێن لەسەر ئاستی سیاسی و بە تایبەتی کارەکردنەوەی پەرلەمان کە دەتوانێت کاریگەر بێ و دەتوانێت ڕێوشوێنی یاسایی بگرێتە بەر بۆ گێڕانەوەی مافی هاوڵاتیان و ئەوەی لە قسەکردنی پێشودا ئاماژەم پێکرد ڕێگای یاسایی و لە ڕێگەی سکاڵا تۆمارکردنەوە چ لە ئەمە یاساییەکان دەبێ ئەو ڕێوشوێنە ڕوون بکەنەوە بۆ موچەخۆران لە داواکاری گشتی ویان لە دادگای کارگێڕی لە هەرێمی کوردستان لەسەر مەسەلەی موچە و دەستکاریکردنی موچە و بە تایبەت مەسەلەی پاشەکەوت بۆ ئەوەی موچەخۆران ئەم مافەیان ئەم حەقەی خۆیان نەفەوتێ پێویستە پەناش بۆ دادگاکان ببرێ چونکە ئەگەر چاوەڕێی نیاز و ویستی ئەو عەقڵیەتە بی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبا بە دڵنیایی
لە حەقیقەتە ئەوان نایەنەوێ مافی هاوڵاتیان و مافی موچە خۆران بجێڕنەوە بەڵام من قەنەعاتی وانە ئەوەیان بۆ بچێتە سەر. بەڵێ زۆر باشە بەڵام کووە ئێستا هاوڵاتی سکاڵا تۆمارکە بەرەمی دەبێت ئێمە ئیشکالیەتێکمان هەیە کە لە قسەکردنی هەمومانە لە بۆ نەجیاوازەکان کە لەسەر مەسەلەی پاشەکەوت قسە دەکرێت ئەمە زۆر ئاماژەی پێەکرێت کە حکوومەت حسابی بانکی نەکردوتەوە و ئێستا کێشەیەک هەیە کە فەرمانبەران و موچەخۆران نازانن چۆن مافیان بپارێزن و دڵنیانین لەوەی کە ئایا پاشەکەوتەکەیان بۆ دەگێڕێتەوە ئایا هیچ ڕێگایەکی یاسایی هەیە کە حکوومەت ناچار بکە بۆ گێڕانەوەی ئەم مافەیان بە بڕوای من ئەگەر یاساییەکان لەسەر ئەم مەسەلەیە ڕوونکردنەوەی زیاتر بدەن ڕێو شوێن لەسەر ئەم مەسەلەیە ڕوون بکەنەوە ئەمە ڕێگایەکی باش دەبێت جا ئەگەر ئیشکالێتێکی ترمان هەبێت کە ئایا دادگا و سەروەری یاسا لە وڵاتە ئامادەیەکی وای هەیە تاکو حکوومەت ناچار بکرێ بەوەی کە پاشەکەوتی موچە لە ڕێگەی دادگاکانەوە وەربگیرێتەوە ئەوە پرسیارەکە بێگومان کۆمەڵە پرسیاری تر بە دوای خۆیدا دەێنێت چونکە ئەگەر حسابی بانکیش دروست بکرێت دوجار ئەگەر ئەو دەسەڵاتە نیازی نەبێ هەر دەتوانێت نەیداتەوە بەڵام لە بری حسابی بانکیەکە ئەشێت لە ڕێگەی یاساییەوە ئەو زەمانەت و گەرنتیە دروست بکەین کە لانی کەم لە ڕووی یاساییەوە حکوومەتی هەرێمی کوردستان بخرێتە بەردەم بەرپرسیارەتی دانەوەی پاشەکەوتی موچەی. سپاس دەکەم زۆر سپاس ئەگەر بگەڕێنەوە هەولێر لای کاگازات. کاگازات ئێوە هەنگاوی داهاتوتان چی دەبێت دوایەوەی کە پرۆژەکەتان لەلایەن وەزارەتی داراییەوە ڕەت کرایەوە ینی پێشتان وایە ئێستا بایەوە بودجە هەیە پارە هەیە کە بتوانرێت ئەم پرۆژەیەوە جێبەجێ بکرێت؟ بەڕاستی ئەمن دەمێت تەکیدی کاک ئازاد بکەم لە سلێمانی کە دەرێ ئەو پرۆژەیە لەوانەیە دیراست هەر نەکرابی یەکسەر جوابەکە ئەندایتەوە بە نقاتێکی ئیقناع نەکردن نیمە چکە لە ئاخر سەتر چ دەرێن دەرێ بە شێوازێکی زانستی لە ڕووی دارایی ئابووری دیراست بکرێت باشە ئەدی ئەمە لۆ چ نردمان دیراست بکرابایە یعنی دەرێت دیراست بکرێت چێ دیراست بکە ینی ئەنجومەن هەستی دیراستی بکاتن ئەنجومان پرۆژەکەت لۆ دەنێری کە فکرێ خەڵکە و ئەمە چونکە پرۆژە لە چێ دێ لە پێشنیازی خەڵکە دێتە ناو ئەنجومەنیش دەکاتە پرۆژە دەنێرتە جێی تەنفیزی هەتا تەطبیقی بکە دەژلێ پاش تۆمارکردنی بایۆمەتری موچەخۆران ئێماناوەیە ئەتوی هەر یەکسەر جواب بدایتەوە وەک برێن لە کۆرت کردەوە کاگازات نقطەکان بابرێن ئەمە لۆیە نردمان ئەمە دەمانەوێ بەڵێ کەواتە پێ دوایە نایە خوێندەوە پرۆژەکەیەوە هەر نەش خوێنراوەتەوە یاخە بزانە ئەو شتانەی کە بە زۆر سەتحی مەسەرەن دەرێ بانکی ئەلکترۆنی پێشکەوتمان نیە و لە 1970 ئەوانە زۆر سەتحینە ینی ئەوانە ئەلی ئیشی دارایی چییە وەزارەتی دارایی ئەو شانە غێردەی بکە ئەمە هەستین ئەو شانە بکەین ینی ئەنجومەن هەستی ئەنجومەن فکرەکە دەداتێ پرۆژەکە دەداتە ڕێت لێو دەکاتەوە ئەمە دەمانەیە خەڵکەکە ئومێدی هەبی بۆ حکوومەتەی خەڵکەکە ئومێدی هەبی ئەنجومەنەی ئەمە ئەگەر هاتو پرۆژەی نەنووسین پرۆژەی نەنێرین ئەدی چ بکەین ینی لە چۆن یارمەتی حکوومەتی بدەین ئەمە یارمەتی حکوومەتماندای حکوومەتەکە جوابی من نەداوە ئەو وەختی ماناوە باشە خەڵک و متمانەی بۆ حکوومەتەی دەمینێ بەڵێ زۆر باشە کەواتە ئێستا بای ئێوە دیراستان کردو پێشتر بای ئەوە پارە هەیە کە بتوانرێن پرۆژەیەوە مەسەرەن جێبەجێ بکرێت ینی بۆ نمونە حکوومەت بتوانرێت باز لە هاوڵاتیان وەرنەگرێت کاریگەری نەبێت لەسەر داهات ئەمە خۆ باشە پاشەکەوت با بڵێن ئەمە ناینین پارەی لێ دەربینین ئەمە دێ قەرزەکان دەبڕێتەوە لە ناو ئەو قەرزانەیە کە ئێستا مەسە هەندە موچەخۆر لەوانەیە ئەو قەرزانە دەداتەوە
هەندێک ناداتەوە بە تەبیعەتی ئەوەی کە معاشەکەی کەمە هاتو ئەگەر هاتو ئەو قەرزانە لێ ئۆتۆماتیکیان لە پاشەکەوتەکەت بڕی خۆ پارەکەت چیە خۆ پارەکە لە باقی غڕ نەبوویتەوە ئەتامە بلێن لە ناو پارەکەی دەردەینن ئەو لێت ئەوە دەکانی لێت کەم دەکاتەوە پاشەکەوتەکەت لی دەردەینی ئەگەر ما بلێن ئەمە 100,000 10,000 لە ناو دەردەینی ئەو هەیە ئەزولێ ئەمە خۆ لەس ئەو ئەساسەی پرۆژەکەمان نووسی و پرۆژەکەمان نرد زۆر باش دەمانەیە حکوومەت ومێدەچی بداتە خەلکی سقەت شلۆخۆی دروستکە زۆر باشە زۆر بە کورتی هەنگاوی داهاتوتان چی دەبێت بە کورتی بێ سوپاس دەکەم هەنگاوی داهاتوتان دوای ڕەتکردنەوەی پرۆژەیە بە کورتی وەڵا ئەمە سبەی لێژنەی دارایی ئەمە ئەوڕۆ نردمانە لێژنەی دارایی سبەی کۆبنەوەی لەسەر دەکەن لێژەی دارایی بە تێر و تەسەلی با دیسان دیراسەتە چ بکەن دەینەوە ناو ئەنجومەنی ئەمە لە ناو ئەنجومەنی قسەی لەسەر دەکەین دیسان لەوانەیە ارتباطشمان دەبی لەگەر ئەنجومەنەکانی دی ئەو پرۆژەیە کە دەرێ کە باز دەکرێت دیراست بکرێ ئەمە دیراستەکە سوپاس دەبای ئەوان بکەن ئەمە دیسان دیراستەی بە وردەکاری دەکەینەوە بەڵای سوپاس دەکەم لەوانەیە ئەگەر ئەنجومەن هەموو ئەندامەکان و هەر چوار ئەنجومەنیش ڕازیبی دەنێرینەوە لێ بەڵای سوپاس دەکەم کاگازات کاتمان کەماوە زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە ئێستا هیچ ڕۆڵێکتان نیە لە دابینکردنی موچە ئەگەر حکوومەت لا مەرکەزی داراییتان پێ بەخشی لە پارێزگەکان دەتوان موچە بۆ فەرمانبەرانی سوودی پارێزگەکان دابینکەن نا ئێمە هەر دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ینی لە سەر ئێمە نیە بە دنیای ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر لا مەرکەزی داراییتان پێ بدرێت ئەنجومەنی پارێزگاکان بۆ خۆتەزانی دەسەڵاتێکی چاودێری بە دوواداچوونە لە بڵین دەسەڵاتی چون دەرکردنی پەیڕە و ڕێنمایی و بڕیاری هەیە لە چوارچێوەی دەسەڵاتی کاریگەڕی و دارایی لە سنووری هەر ئەنجومەنێک لە سنووری پارێزگاکەی خۆیدا بە ڕێگای پرینسپێکی ناسەنتەری واتە لامەرکەزی بەبەرجێک پارێزگەکان داهاتی و پارێزگەکان دەگەڕێتەوە بۆ حکومەت داهاتی هەموو پارێزگاکان بەڵێ بە دڵنیایی دەگەڕێتەوە بۆ حکوومەت هێرێمی کوردستان و بۆ وەزارەتی دارایی مەرج نییە پارەکە بە کاشی بچێتەوە وەزارەتی دارایی لە هەولێر بەڵام هەموو ئەو پارانەی کە لە پارێزگاکانە وەکو ڕەسید هەمووی دەچێتەوە وەزارەتی دارایی و بەبێ ڕەزامەندی وەزارەتی دارایی تەنها بۆ بودجەی تەشغیلیش ناتوانرێت ئاگداری داهاتی سلێمانی زۆر بە کورتی داهاتی سلێمانی بە دڵنیایی بۆ خۆی دیارەوە و چەندین جارێمە لە وەرمانگرتۆ بەڵام ئەمێ ئاماژە بە یەک خاڵکەم بڕیا ینی بریا ئەو نووسراوی کە وەزارەتی دارایی گەڕانیوتەوە بۆ ئەنجومەنی وەزیران من نەک ئەگەر جارێک گلەیم لە وەزارەتی دارایی بێ دوو جار گلەیم لە ئەنجومەنی وەزیرانە من پێم وایە ئەنجومەنی وەزیرانیش بە وردی نێخوێنێتەوە ئەژینا دەبوو ئەنجومەنی وەزیران ڕاستەخۆ بیگەڕانێتەوە بۆ وەزارەتی دارایی بۆ پسپۆڕەکانی ئەوان پیاچونیان بۆ بکلایەن نەک بیگەڕێنێتەوە زۆر باشە ئەنجومەنی پارێزگای هەولێر بەس بەوچنی زۆر بە کورتی پێ دوای ئێستا پارە هەیە لە کوردستان بایەوەی دەستکاری موچە بکرێت و موچەی تاواش بدرێت من پێم وایە ئێمە بۆ ئێمە هەر لەو پرۆژەشە یعنی دوو خاڵمانوسیوە زۆر گرنگە خاڵێکیانەوەیە کە داوامان کردووە پیاچونەوە بە سیستەمی پاشەکەوتی موچەیە بکرێت خاڵێکی جووتومانە ئەم پرۆژەی ئێمە نەبێتە پاساوێک بۆی حکوومەت درێژە بە سیستەمی پاشەکەوتی موچە بدا بە دڵنیایی لەبەرەوەی داهاتی نەوت بڵین نرخی نەوت زۆر بەرز بووەتەوە و بە پێی بەرزبوونەوەی ئەو نرخە بە پێی کەمکردنەوەی خەرجیەکان لە هەرێمی کوردستان بە دڵنیایی داهاتی هەرێمی کوردستان زیادی کردەوە و دڵنیاشم ینی تا ئێستا کاتی ئەوەیە کە پیاچونەوە کاگومێت نیو خولەکیش بۆ بەڕێستان پێتان وە پارە هەیە و حکوومەت دەستکاری موچە ناکات زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم لە کاتی مناقەشەکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕەت کردەوە کە پابند بێ بەو یاسایە لەبەرەوەی داهاتی هەرێمی کوردستان و داهاتی نەوت زۆر لەوە زیاترە کە لە حکوومەتی عێراقی دەستیان دەکەوێت کە باسییان لە نزیکەی ملیارێک و 500 ملیۆن دۆلار دەکرد نرخی نەوت بەرز بۆتەوە ئێستا بە پێی قسەی وەزیری سامانە سروشتیەکان بێ کە ڕۆژانە 700,000 بەرمیل نەوت دەنێرنە دەرەوە تەنها لە ڕێگەی بۆریەوە کە ئەمەش نزیکەی ملیارێک دۆلارە جیا لەو نەوتەی بەتەنکەر دەفرۆشرێ و جیا لە داهاتی ناوخۆیی کە بە دڵنیایی دەکرێت بڵێن لە ئێستادا داهاتی هەرێمی کوردستانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاترە لەوەش کە خۆیان باسییان کردەوە ملیارێک و 500 ملیۆن دۆلار بۆیە بە بڕوای من دەکرێت هەم ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێ و هەم دەستکاری پاشەکەڵی موچە بکرێ بەڵێ زۆر سپاس بۆ بەرز
کاگومێت هەمعالی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە سەی سادقەوە لەگەڵمان بووی هەروە زۆر سوپاس بۆ بەڕێز ئازادی کرام جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ بەڕێز ئازاد محەممەد ئەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی سوپاس بۆ بینێرانی بە سوپاس بۆ هاوکارم لە بەشی کۆنتڕۆڵ کامێرە تا بەرنامەیەکی تر خواتان.